لە یەکێک لە یاریەکانی هەفتەی سێزدەی خولی نایابی کوردستان هەندرێنی پێشەنگ لەسەر یاریگای خۆی پێشوازی لە دەربەندی خان کرد. کوڕانی خاوەن ماڵ لە سەرەتاوە باشتر دەرکەوتن و فشارەکانیان بۆ گۆڵێکی خێرا بوو. هەندرێن باڵادەستر بوو بەسەر یاریەکە و کۆمەڵێک دەرفەتی لە پێش بوو تاوەکو با گۆڵ بگات. سپی پۆشەکانی پایتەختی هەرێمی کوردستان بۆ ئامانجەکەیان بەپەرۆش بوون. لە خولەکی 28 سەرهەد حوسێن بربەستی یەکسانی شکاند و لە دوورەوە بە تۆمارکردنی گۆڵ یەکەم هەندرێنی لە یاریەکە پێشخست. هەندرێن دوای گۆڵەکەش هەر لە تیپی میوان باشتر بوو، بەڵام لە نیوە یەکەم بە گۆڵی زیاتر نەگەیشتن. لە نیوەی دۆم یاریزانانی هەندرێن هەوڵی گۆڵی دووەمیان دەدا تاوەکو جیاوازیەکە زیاتر بکەن. دەربەندی خانیەکانیش چاویان لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوو. لە خولەکی 75 ئاری زرار ئەنجامەکەی بۆ هەندرێن دوو هێندە لێ کرد. لە خولەکی 83 شادومان سەباح گۆڵی سێم و دڵنیایی بۆ هەندرێن زیاد کرد. هەرچەندە لە دوا ساتەکانی یاری هەڤاڵ محەممەد بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵێکی نایابی بۆ دەربەندی خان تۆمار کرد، بەڵام هیچ سوودێکی بە تیپەکەی نەگەیان. یاری بە 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک لە بەرژەوەندی هەندرێن کۆتایی هات. ئەو یاریەش لە یاریگای خۆمام هەر چۆنێک وا دەبایمە 3 نقطە بەدەستبێنچکەیما و تقریبای 15 ڕۆژە لە یاری دوور کەوتی بنەوە. یاریەکەش ناو سای خۆمان بوو پێویست بوو بە هەر شێوێک 3 نقطە بەدەستبێنێت. ئەلحەمدولیلا لەسەر بە هەمارەتمی جەولەی یەکەم دەستمان پێکردەوە. ئینشەڵڵا بە نزیکترین کات یەکلایی دەکەینەوە کە ببینە پاڵەوانی خولی نایب کوردستان. شەوتی یەکەم ئەوان زۆر لێ من باشترن حیاز تۆپ لایوان بوو، بەڵام شەوتی دۆم بە شایەتی ئەوانەی کە لە ناو ساحەکە بوون وەکو هاندەر وەکو جمهور دیار بوو کە ئێمە بۆ سێخاڵی یاریەکەین زەختێکی زۆر باشمان کرد، بەڵام لە هەجەم مرتەدەیەکە دەقەی 60 بۆ 65 گۆڵان لێکرا و پێم وایە هەر گۆڵی دووەمیش یاریەکەی تەواو کرد. ئێمەش وەکو ئاست لە ئاستی بەگەڕ ڕازین، بەڵام ئیشەڵا لە ساحەی خۆمانە خاڵێنین لە ساحەی دریشۆ هەوڵە دەین بۆ سێخاڵ. بەم شێوەیە هەندرێن یاریەکی کەمتر کردووە و بە 28 خاڵ و بە جیاوازی 7 خاڵ لەگەڵ کابرەکانی لە پێشەنجی یانەکانە دەربەندی خانیش بە دەخاڵەکەی لە دواوەی ڕیزبەندی یانەکانە. حسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.